گهدارین هجا و دلال تماشوان بینر ناوی مگ گلک بینه بکرتی کردین هجا و دلال ام مخابن دیسا وک گلک جاران بخبره کی خوش خبره کی نخوش دست بگیکن کو 14 خواندوان دبر سوران لگوند جندیان دا به آگر پیکتن شوتیم 14 کس مرنه و 7 جوانزی بریندار بینه ام سرخوشی لملیان و داخوازیا تندرستی که باشی بو برینداران دخوازن گهدارین هجا ایرو ما بابت کی گرنگ دا پیش خواهد چما ما بی بابت هل بجار کرد ام دزانن وک کسکسور جیانه گلک اتنیسیتت و گلک آیین و دین دنا اردا کردستان دا جدیگره ام همون های نینن ام نزانن چاوانن بوچیر گوهاتنه لکو هنه پروبلمی وان کشه وان پرسگیره وان چله جبرویجی مخاط ام ملت خواب لازم نتوا خواب لازم پارچه این روحیت نتوا خواب لازم وی روزه من تشتک خان لسر دینین آینین کردستانه بحثا گلک دینان آینان کربو مخاطبو جیه که دا کود بیجه بحثا کاکایی آنته بکرد به اوج هم دورات بیجن کاکا برویجی ناویان بیه کاکایی اما جیج مرابو مرا کی مگو که ام بپرسن گلو کاکایی چینه ما میوانه کی خواه دوسته کی من حواله کی منی کون که ما بهفرا دمکی لدانمارک در باز کریه در ریا خواندنه دا در ریا کردبونه کردهاتیه به میوانه من ناویوی زریان کاکاییه 1966 دا لحولیره جدایی بیه خواندنا آنتروپولوژی کریه جواکناسی مروکناسی خواندیه و بریوی 10 سال لدانمارک کار کریه دوبار واراندا لکولینال کریه اما 16 سالنجی که وقت ماموسته لزانینگه ها حولیره صلاحتین کار دکه هم حوالاتی عراقیه هم سی حوالاتی دانمارکیه به زمان کردی، فارسی، عربی، دانمارکی، انگلیسی دزانه و بوان زمانان آنجی کاری خواه پیش داده به خوازم بیجن که زریان تو گلک بخیر هاتیم سپاس که خوش بوم که تا وقت دامه که تا خواست به جمعه بحث کاکایی هم بکه ناوه تجی زریان کاکاییه ام باور دکن که کارو خبات تجی سر زانستی سر کاکایی هایه که بطوریان تدخوازی سر خواهشتا با خبی سر سراسر چهاست روش باش سرطا سلااو لە ڕۆحی پاچی قوربانیانی سۆران بەداخەوە زۆر بەداخەوە قوتابیان و مامۆستایان بۆ هەوڵ و تێکۆشان و زانست لەم باڵەخانەیە نیشتەجێ بوون بەڵام کارەسات لە هەموو شوێنێک هەیە لە هەموو کاتێک کارەسات ڕوودەدا خۆزگە زیاتر هاوڵاتیانی کوردستان خاوەن بینا و مولکەکان بە ئاگا بن لەوەی بۆ لێ قەومان دەواازەکی هەڵاتن و ڕزگاربوون داکۆچی لێ بکرێ بەڵکو لە کاتی لێ قەومان قوربانی ئەوەندە زۆر لێ نەکەوێتەوە هەزار سڵاو لە ڕۆحی پاچە بەداخەوە دەربارەی خۆم زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە زۆر سپاس بۆ جەنابەت بۆ کەناڵی بەڕێستان ئەگەر من خستنە سەرێکی کەم هەبێ من زیاتر لە 24 ساڵ لە دانمارک ژیاوم بەڵام 10 ساڵ کارم کردووە پاشی خوێندن و بڵێن ئیتر تەواوکردنی ئەو قۆناغانەی کە پیای تێپەڕ بوو 16 ساڵیشە لە بڵێن کوردستان وەکو مامۆستای زانکۆ دەرس دەڵێمەوە توێژینەوە کردووە ئێستاش بە حەقیقەت ماڵێکم لە بریتانیا ماڵێکم لە کوردستانە
کاری سەرەکیم لێکۆڵینەوە کارکردن لەگەڵ حزب و لەگەڵ ئەو بوارانەی کە کللتور ڕێگەزەکانی کللتور لە خۆی دەگرن. زۆر سپاس بۆم دەرفەتە دووبارە دەربارەی کاکەی ئاینێکی سربەخۆی دێرینی کوردستانە لە سنووری دەوڵەتی مادی گەورە. ئەگەر ئێمە بە شێوەیەکی زانستی کنە و پشکنین بکەین شوێنەوار ناسمان لەگەڵ بێ، یعنی لە بەندەری فارسەوە تا قارس تا دەگاتە لبنان تا دەگاتە یعنی تەلعفەر، ئەمە ئیتر هەمووی شوێنەواری ئاینە دێرینەکانی کورد کە زۆر ڕیشەدارە بۆ 6,000 ساڵ دەگەڕێتەوە. ئەمەش بەڕاستی قسەی من نییە بڵێ من وا دەڵێم، بەڵکو بەڵگە هەیە، شوێنەوار هەیە، دوکومنت هەیە کە ساغی دەکاتەوە میلەتی کورد میلەتێکی زۆر دێرینە. لە حزب و ڕامان و ئاینیشدا زاناکان خۆرهەڵات ناسەکان بە گەنجینەی ئاینەکان و حزب دایدەنێن سەرزەمینی گەورەی دەوڵەتی ماد. یعنی تکنۆلۆژی کاکەیی دینێ مەدیان بگە کاکەیی وەکو ئاینێکی دێرینی کوردی ڕیشەدارە، ڕیشە سەرەکیەکانی دەچێتەوە ناو زەرڤانی، دەچێتەوە ناو زەردەشتیەت، دەچێتەوە ناو میترایزم کە زۆربەی ئاینەکان سوودیان لێوەرگرتووە، وەکو ئاینی مەسیحی، وەکو ئاینی ئیسلام، وەکو ئاینی جووەکان. بە هەمان شێوەش ئاینە کوردیەکان کە ئەمڕۆ هێشتا ماون، وەکو بەگداشیەکان، عەلەوی بەگداشیەکان، وەکو ئێزیدیەکان، وەکو یارسانیەکان، ئەمانەش لەسەر کەلەپور و ڕیشەی ئاینی میترایزم بژاونەتەوە، گەشەیان کردووە، بەرگریان لە خاک و زمان و کللتور و حزب و نەتەوەی کورد کردووە. ئێمە ئەگەر ئاینی یارسان وەربگرین، ئاینی یارسان زۆر ڕەگەز لە خۆ دەگرێت، بەڵام ئەگەر ڕەگەزی زمان وەربگرین، زمانی کوردی گۆران کە زمان بەهێزترین ڕەگەزی شوناسە ئایدەنتیتیە، زمانی کوردی بە زمانی یەزدان داناوە، یعنی زمانی خوایە، زمانی کردگارە، زمانەکەی پیرۆز کردیە بە تێکستی ئاینەکە. یعنی بۆ کوردی بڕواداری یارسانی هیچ زمانێک لەسەر زەمین لە زمانی کوردی پوخت و پیرۆز و کاریگەرتر نییە. بۆیە لە دێر زەمانەوە کاریان کردووە کە خزمەتی ئەو زمانە بکەن، کە گەشەی پێ بدەن، کە تێکستەکانی خۆیان پێ بنووسنەوە، هەتا تێکستە پیرۆزەکانی کتابی پیرۆزی یارسان کە سەرنجام بە گۆران نووسراوەتەوە، بە زمانی کوردی نووسراوەتەوە، لەهجەی گۆران، شێوەزاری گۆران، هەورامی. ئەوجار لە ناوچەی جیاجیا بە ناوی جیاش دەڵێن، بۆ نمونە لە باشوور پێی دەڵێن ماچەیی، لە هەندە شوێن پێی دەڵێن هەورامی، لە هەندە شوێن پێی دەوترێ گۆران، لە ناوچەی ئورمێ پێی دەوترێ گۆران لەرە. یعنی بەڵام هەمووی ناوەکان جیا گەوهەر زمانی کوردیە، پیرۆزی زمانی کوردی و بەهای زمانی کوردی کە لەو زەمان زۆر میلەت بەهای زمانی خۆیان نەدەزانی، زمانی خۆیان بەجێ هێشت لەبەر ئاین، لەبەر مەترسی جەنگ زمانەکەیان لەدەستدا. بەڵام کورد توانی زمانەکەی خۆی پیرۆزکە، توانی بیکاتە ڕیشەیەکی کاریگەر بۆ ئەوەی مرۆڤەکان بە خاچی خۆیان ببەستێتەوە، بۆ ئەوەی پەرستش و پیرۆزیەکانیان بە زمانی کوردی ڕێو ڕەسمە ئاینیەکانیان بە زمانی کوردی ئەنجام بدەن. بۆ نمونە لە ناو ئاینی یارسان تقوسی پیرۆز هەیە، ڕێوڕەسمی پیرۆز هەیە، وەکو جەم، وەکو سەرسپاردن، وەکو چوونە سەر مەزاری سوڵتان،
ئەمانە هەمووی نزاکانی دوعاکانی کەلامەکانی بە کوردیە، بە گۆرانە، بە زمانی کوردیە، و بۆ ئەوانش کە ڕۆژێک لە ڕۆژان لە میلەتێکی ترەوە هاتوونە بوونەتە یارسانی، لە هەندەوە هاتوون، لە عەربستانەوە هاتوون، لە ناو فارسەوە هاتوون، لە ناو تورکەوە هاتوون هەورامی فێر بوونە، بە زمانی هەورامی دوعایان کردووە، بە زمانی هەورامی کەلامیان نووسیوە. ئەمانە هەموو تێکستن ماون، تێکستەکان بەڵگەی زیندون کە زمانی کوردی ئەوەنە بەرز و بەهادار کراوەتەوە. پێچەوانەی ئەمڕۆ کە زۆر ئەکادیمیستمان شەرمی بەخۆیە توێژینەوە بە کوردی بکە، ئێمە لەو زەمان لە هەندەوە هاتووە کوردی فێر بووە، ئەنجا خەونی بۆەوە بینیوە کە کەلامێک بە کوردی بکە، بە ماچەی بە گۆران بە هەورامی. بۆیە زمانی بەڵێ کاکی زریان کاکەیی ناوی کاکەیی لە چی تێ؟ بەڵێ کاکەیی ئەمن لە توێژینەوەیەکە بەپێ ئەو سەرچاوانەی کە دەستم پێڕاگەیشت لەوانەیە زۆر کاری زیاتریش هەڵبگری، بەڵام لە ئاوێستا بە کاکا هاتیە، یعنی کاکا وەکو ناوی ئاوەڵناو بۆ نێرومێ، لەبەرەوەی لە ئاینی یارسان ڕۆح نێرومەی بۆ نییە، هەر ئەوەش وای کردووە جیاوازی لە نێوان ماف و ئەرچی نێرومێدا نییە. بۆ نێرومێ بەکار هاتووە واتای گەورە، سەیدا، سەردار، سەرۆک، مەزن، چاوە دێری کەر دەگەیەنێت کاکە. بە شێوەیەکی ڕوونتر نیشانەی نێرومێ لە ئاوێستادا یعنی مێ بە ئادێ و نێر بە تەنها ئادێ، بەڵام لە ناو یارسانە نێرومەیەکەی یەکە. لە ڕووی زمان ناسیەوە یێ نزبەی چۆتە سەر پاشگری وشەی کاکە بۆتە کاکەی. وشەی کاکەی لە کاکەوە هاتووە، هەم بۆ تاک بەکاردێ هەم بۆ کۆ، یعنی دەڵێ ئەوە کاکەیە و کاکەیەکان، یعنی بۆ هەردووشی بەکاردێ. ئەنجا لە باشوور بەڕاستی لە مێژە ئاغاکان و کەسە خۆپەرستەکان وشەی کاکەیان بەغەڵەت بەکارهێناوە، دەڵێ عەشیرەتە. عەشیرەت یعنی خێڵ، بەڵام لە ناو ئاینی یارسان چەندان خێل و عەشیرەت و بنەماڵە، هەتا نەتەوەی تایە، نەتەوەی تورکی تایە، فارسی تایە، هەندی تایە، عەرەبی تایە، لە چاکەکان لە پیرەمەزنەکان. بۆیە کاکەی بە هیچ شێوەک عەشیرەت نییە، بەڵام کابرایەک پشتێنێکی ئەستور دەبەستێ و قەڵنەیەک پێ دەکات دەڵێ من ئاغای کاکەیم، بەڵکو دیوەخانەکەی بۆ سبوغ بکەن، بەڵکو هەندێک پارەی پێ بدەن، بەڵام ئەبسولوت بە هیچ شێوەک لە ڕووی زانستیەوە یارسان کاکەی عەشیرەت نییە، بەڵکو چەندان عەشیرەت لە ناو کاکەی هەیە، بڕواداری ئاینی کاکەیە. باشە هەر لەسەر ئەوە بڕۆین ئەوە زۆر گرنگە ئێوە بۆ مەسەلەی کاکەیی هەڵ بکەین. تۆزێک یارسانیمان بهستیە، مەسەر یارسانیان مە تشتان بهستیە، ئەم نزانم زانیاریە مە کوور نینە، قوڵ نینە. بەس لە باشووری کوردستاندا خەڵکێک هەیە ناوی کاکەییە، پێیان جوانڕا دەبێژن کاکەیی. ئەوە لەبەر دین ناویان کاکەییە یان عەشیرەتێکی کاکەیینە؟ بەڵێ کاکەیی لە باشوور لە سنووری خانەقین و مەندەلی و کەرکووک و زەنقڕ و تۆبزاوە و قادرکەرەم و هەتا دێت دەگاتە سفەیە و تولەبەند و گەزەکان و تەلعفەر، یعنی هەموو ئەو سنوورانەی کە دوا سنووری کورد و برای دوژمنی عەرەبە، ئەوە ئیتر کاکەی لی دەژی، لەبەرەوەی کاتی خۆی کە تونمەزەبەکان تونڕۆکان لە ناو ئاین هەڵگەڕاونەتەوە بەرامبەر بە ئاینی یارسان، کۆمەڵ کوژیان کردوونە، ماڵوێرانیان کردوونە، تقریبان وەکو داعش، یعنی ڕاویان ناون. لە هەورامەوە هاتووە گەیشتۆتە تەلعفەر، لە هەورامەوە هاتووە گەیشتۆتە تۆبزاوە و خۆرز و قادرکەرەم و جلەولا و خانەقین. یعنی ئەمە لە سەردەمی هاتنی عەرەبەکانەوە قۆناغ بە قۆناغ، یعنی
مامۆستا هۆزان ئەگەر تۆ تەمەشا بکەی ئێستا شوێنەوار ناسمان کە دێ کار دەکا لە هەورامەوە تا تەلعفەر کە کنە و پشکنین دەکەن خاکەکە هەڵدەکەنن شوێنەواری یارسان قەبری یارسان مۆرچی یارسان دەدۆزنەوە بەڵام دەیەکە یارسان بەجێی هەشتەوە هەڵاتووە یعنی قەتڵ و عام کراون هەر لەسەر خاچی کوردستان بۆ لەبەرەوەی ئەوان مقڕ بوون لەسەر ئەوەی کە دەست بە کللتور و ئاین و زمانی خۆیانەوە بگرن هەتا جلوبەرک هەتا مۆسیقا هەتا ڕێوڕسمی ڕۆژانەی ژیان هەتا ناشتنی قەبر کە مردوو دەنێژرێ ئەوان یعنی لە کوردستان ئێستا زۆرینە ڕووی لە قیبلە دەکەن بەڵام یارسان و ئاینە کوردیەکان هێشتا ڕووی لە خۆرهەڵات دەکەن هێشتا ڕووی لە هەڵاتنی خۆر دەکەن کە لە باشوورەوە مەزاری سوڵتانیش دەکەوێتە ڕۆژهەڵاتەوە بە کورتەکەی کاکەی عەشیرەت نییە ئەگەر هێشتا لەسەر ماناکەی قسە بکەین کاکەی یعنی براگەورە بە بنەچەی ناوەکەی دەتوانین بچینە ناوی کاکەی کە ماناکەی ڕیشەی دەچێتە چێوە ڕیشەی دەچێتە ناو سەرنجامەوە لە دێرێک لە کەلامەکانی ناو سەرنجام کە لە بارگە 72 پیرەی بارگە لە ناو سەرنجام هەیە ئەمە کەلام ناسەکان ئەزانن لەکوێیە دەڵێ کاکە و کاکەیان نەزم و خاوەندکار عەبدەوگە کاکچێ نامێمە تۆمار ئەمە دێرێکە لە ناو سەرنجام بەڵگەیە بۆ ئەوەی لە سەردەمی سوڵتان کە ژیاوە کاکەی ناوی هاتووە نەک وەکو عەشیرەت وەکو ئاینێکی سربەخۆ وەکو ئاینێکی سربەخۆی کوردی کە بوژاوەتەوە لەسەر ئاینە دێرینەکان و زۆرینەی بنەڕەتیەکانی یان کۆڵەگەکانی ئاین لە ئاینی یارسان دەتوانی لە ناو میترایزم بیدۆزیەوە وەکو نورپیرۆزی وەکو دۆنایدۆن وەکو وحدەت الوجود ڕۆحی هاوبەش وەکو یعنی هەموو ئەوانەی کە ئەمڕۆ یارسان پێی پیرۆزە و پەیڕەوی لێ دەکا دەتوانی لە ناو ئاینی میترایزم زۆر بە ڕۆشنی بیدۆزیەوە هەتا سەرسپاردن هەتا پشتبەستن هەتا یعنی ناونانی مناڵ و پەیمان بەستن هەمووی لە ناو ئاینی میترایزمدا هەیە ئاینی میترایزم خۆی ئاینی سەرەکی یەکێتی پێکهێنانی دەسەڵاتی ئیمپراتۆرەتی کورد بوو لە سەردەمی مادەکان باشە تو باسی بەکتاشی عەلەوی تورکن بەڵام عەلەوی کورد هەنە لە تایبەتی دەرچم و حتا ئادیەمان و حتا تێ هەندێک جێن موش و بتلیسیین عەلەوی هەنە زۆربەی تشتێوان متأثير بونا بالشيعية شيعية علوية يعني بحضرت علي مسلمان بحولنا بويبا خا قريدانا امتين جيري تينا با ازديان تينا جايز مرابجة استا بكم صوراني باشا بلا ازرن تيركا با ازديان ازديجي لجير زختو زبرو فرمان و چوساندنکی نامروانه صدان سالان کاریگری اسلام زیده کتیه نابتا ام دبینن کو یارسان هنه باقشتر مالا یعنی وقت جیه کی داخرا تایبتی من بهتر ناوچه جواندرو وان دران از دبینم کو وقت درسمه دنا خدا خورا خوب پاراستیه جیه کی دایه زمان وان جدایه دینی وان جدایه هر تشتکی خواه پاراستنه از قادم بزنم فرقا کاکییان یعنی دینی وان روزانه ریتوال وان بکار آنینا دینه بون و مزن بون و زوجین و مرنه دا فرقا وان و یارسان تایبتی روشلات يعني فرق كتير نوبر واندا بله سپاس مامۆستا هۆزان
سەرجەم ئاینە کوردیەکان بە عەلەویەکان و بە ئێزیدیەکان و بە یارسانەکان و بە شەبەک و هەمویان ئەگەر ڕەنگ و بۆی ئاینێکی تریان لە خۆیان دابی زیاترینی لەو قۆناغە بوونە کە زۆر زەلیلی دەستی دژمن بوونە. ئەوە زۆر گرنگە ئێمە بزانین. بەڵام هەموو ئاینە کوردیەکان ئاینە دێرینە کوردیەکان لە 5 فەرزی ئیسلام قەناس لەسەر چاویاندانێ یەک فەرزی جێبەجێ ناکە. ئێزیدیش، عەلەویش، یارسانیش. بینە سەر یارسان کە من بەڕاستی ئەوە دەڵێم وەکو تەحەدایەک، زۆربەی ئێستاش لە باشوور دەڵێ ئێمە شیعین، دەڵێ ئێمە عەشیرەتین. نازانم ئەوجار لە ترسانەیە بەرژەوەندی تایبەتە، بەڵام من وەکو ئەکادیمیستێک ناچارم ئەو حەقیقەتە بڵێم لەبەرەوەی چەندان جار بە گفتوگۆی زۆر درێژ لەگەڵ مامۆستای ڕەوانشاد زانای گەورەی کورد ڕەوانی شادبی، مامۆستا فەلەکەدین و جەمال نەبەس، ئەمە بەڕاستی گفتوگۆی قوڵمان کردیە لە زۆر دەستەواژە، لە زۆر ڕەگ و ڕیشە کە بۆ خۆمان لێی دڵنیابین. ئاینی یارسان ئاینێکی کوردیە، بەر لە هەموو شتێک زمانەکەی تقوسەکانی هەمووی، بۆ نمونە ئیسلام دەستە مەکە و مەدینە، یارسان دەستە سەر مەزاری سوڵتان. ئیسلام 30 ڕۆژ ڕۆژی دەگری، یارسان 3 ڕۆژ ڕۆژی دەگری لە چلەی زستان. و ناوەرۆکی ئاینەکە لەسەر پاچی، ڕاستی، خاکەڕایی و خۆبەخشی بیناکرایە، لەسەر سروشت پارێزی بیناکرا. سروشت پارێزیەکە دەگەڕێتەوە ئەوەی کە یەکێ لە کۆڵگەکانی ئاینەکە بڕوای بە ڕۆحی هاوبەش هەیە لە نێوانی ئاگر و ئاو باو ڕۆحی مرۆڤ. ئەمە وا دەکات تۆ خاچیش ڕۆحدار ببینی، زیندوو ببینی، ئاویش بە هەمان شێوە، ئاگریش بە هەمان شێوە. بۆیە یارسانیەکان لە هەر شوێنێک بژین گوناحە ئەگە ئاینەکەی خۆی بناسێ خاک پیس بکە، ئاژەڵی چێوی بکوژی، ژینگە پیس بکە، دار بشتێتەوە، دار ببڕی، سروشت بسپێنی، نایکە، نابێ بیکە. لە هەمووی گرنگتر لە بەدنیا هاتنی منداڵ پیرۆزە ناوی منداڵ کوردی بی. ئەمە زۆر زۆر پیرۆزە بە نسبەت هەر یارسانیەکەوە ئاینەکەی خۆی بناسێ. پیر کە دێ سەری دەسپێرێ، گوێزی سەری دەشتێنێ، ناوێکی غەیری کوردی قبوڵ ناکە. یعنی دەڵێ ئەمە دایک و باوک مافی نییە جگە لە ناوێکی کوردی هیچ ناوێکی تر پیرۆز بکە بۆ مناڵەکەی. ئەمە لەوانەیە لە چاوی مۆدێرنەتە و ئەکادیمیستی ڕۆژاوا بڵێن ئەمە ڕەگەزپەرستیە، بەڵام لەبەرەوەی ئاینەکە زۆر کەوتۆتە ژێر شێلنگەی دوژمن و فشار و ئەنفال و جینۆساید، هاتوون ئەڵقەکانیان تەسک کردوتەوە. هەتا لە مەسەلەی ژن و ژنخوازی، یعنی ئێزیدی بە ئێزیدی دەدا، کاکەی بە کاکەی دەدا، عەلەوی بە عەلەوی دەدا، بەڵام بۆ دەرێ قسەی لەسەر ناکەن، بەڵام ئافرەت نادەن. خۆ ئەگەر بش بێ دەبێتە بڕینی پەیوەندیەکە و ناخۆشی، بۆ لەبەرەوەی بەڕاستی لە هەموو بارەکاندا کە ئافرەتێک لەگە ئیسلامێک زەواز دەکات دەبینی ئافرەتەکە دەبێتە ئیسلام، ئیسلامەکە نابێتە کاکەی، لەبەرەوەی بەرژەوەندی وا دەخوازی ببێتە ئیسلام ئەگە دینداریش نەبێت. ئەمە بۆیە یعنی مەسەلەی زۆرینە و کەمینە هەتا لە سیستەمی دیموکراتیش زۆر جار کەمینەکە دەچەوسێتەوە، توێژینەوە نەکەی نایدۆزیەوە. بۆیە یعنی یارسانەکان هەوڵیان داوە دەست بە کلتورەکەی خۆیانەوە بگرن لە ناونانی منداڵ، لە ڕێوڕەسمەکان، لە حەجکردن، لە خێر و سەدەقە و نزاکردن، هەمووی بەپێی ئاینی یارسانە و بەڕاستی جیاوازە لەگە ئاینی مەسیحی و جوو و ئیسلام و نزیکی هەیە لەگە ئاینی بوودا، بەڵام لەوێش جیاوازی هەیە. لەگەڵ ئاینی بوودا مەسەل باوەڕی بە دۆنایدۆن هەیە، ئەوانی باوەڕیان بە دۆنایدۆن هەیە، بەڵام لە ناو دۆنایدۆن ڕەگەزی ورد هەیە. دۆنایدۆن بەپێی تێکستەکانی ئاینی یارسان مرۆڤ کە دەمری
جەستەی دەمری بەڵام ڕۆحی دەتە قاڵبێکی تازەوە دۆن دەگۆڕێتەوە. ئەمەش وا دەکات ڕۆح نەمر بێ دۆنای دۆن زمانی چییە بە کوردیە هەورامیە گۆرانە بەس لەناو ئێزیەکان پێی دەڵێن وشەی دۆنای دۆن بە کوردیە وشەی دۆنای دۆن بە کوردیە یعنی دۆن گۆڕین یعنی ئەمە زیاتر دەستەواژەیەکی ئاینیە دەستەواژەی ئاینیە زیاتر ئەگەر پێناسی بکەی وەکو میمۆری کۆمپیوتەر زیاتر دەمێنێ کە ئەم دۆنە لەم ژیانەی ئەو قاڵبەدا چ گوناحێک دەکات ساکەیەک دەکات دەیگوازێتەوە بۆ دۆنەکەی تر لە 1001 دۆن تۆ کە تەواو دەکەی ئەگە کردەوەت باش بێ ئەگە مرۆڤێکی پاک بی ئەگە سەرڕاست بی ئەوە تۆ دەبیتە ڕۆحێکی پیرۆز دەگەڕێەوە سەرچاوەی نور پیرۆزی یعنی ڕۆحی وەڵامی منت نەدا کاک زریان فەرقی کاکەیی ئاخر ئەو ناوە دروست بووە تۆ بتەوێ نەتەوێ کاکەیی هەیە یاسانی هەیە فەرقیان هەیە یان نا ئاینی یارسان ئێزدی و یارسانی دروست بووە تۆ بتەوێ نەتەوێ احتمالێکی زۆر مەزنە ئەوان یعنی بنگە هەوان یەک بوو بێ ئێزدی و یارسانی بەس گوهران چێ بووە یعنی تەداخل تێدا چێ بووە یعنی گوهران دەناو ئەوێدا چێ بووە ناو مێژوودا و پەرچقاندنێدا و ئیسلام زەخت کردیە و کورد زەخت کردیە و هەرکەس زەخت کردیە لە ئێزدیان ئێزدیدا گوهرانێکی مەزن چێ بووە ئەو گوهران کەتیە ناو کاکەیی و یارسانیژی فەرق چێ بووە هەندە ناواندا کاکەی یارسان ئەهلی حەق یەک کتابی پیرۆزیان هەیە هەمویان باوەڕیان پێ هەیە تێکستەکانی دەخوێنن پەیڕەوی دەکەن باوەڕیان پێ هەیە پێیان پیرۆزە ئەویش کتابی سەرنجامە سەرنجام باش بەڵێ باشە یعنی بەس فەرقی کاکەی یارسان دروست نەبووە کاکەی یارسان ئەهلی حەق هەمویان لە کاتی کە دەچنە تەمەنەوە دەچنە سەر مەزاری سوڵتان حەجی خۆیان دەکەن کاکەی یارسان ئەهلی حەق هەمویان لە ساڵێک 3 ڕۆژ ڕۆژوو دەگرن باوەڕیان بە ڕۆحی سوڵتان هەیە کە سەروەریانە باشە مەسەلە من خۆم دەناسم زۆر کەس هەیە لە ناو کاکەیدا ناوی عەرەبیان هەیە ناوی کوردی نینە یانە زۆر خەڵکن نەکەمیش یانی ئەوە چۆن بووە ئەوە نابووی ئەو شتانەی بەڵێ لەناو بوو لێرە تۆ دەناسی مامۆستا مستەفا پێشمەرگەیەکی کەبنی ئەوی شۆڕەشێک بی ئەوژی دۆستێکی منی کەبن بی ئەوە مامۆستا مستەفا بیان بەڵێ مامۆستا هۆزان ناوەکان دەبی بگەڕێنەوە لە بۆ کۆڵەگەیەکی ئاینەکە کە پێی دەوترێ ڕۆحی هاوبەش یان پیرۆزی ڕۆح پیرۆزی دۆن یعنی ممکنە دۆنێک کە یارسان وەکو ئاین پیرۆزی کردووە ئاینیش نەبێ سقرات لە ناو ئاینی یارسان ڕۆحێکی پیرۆزە عیسا لە ناو ئاینی مەسیح ڕۆحێکی پیرۆزە مریەم لە ناو مریەمی عەزرا لە ناو یارسان ڕۆحێکی پیرۆزە لە سیستەمی دۆنای دۆن لە سیستەمی ڕۆحی هاوبەش ئیمامی عەلی پیرۆزە پێغەمبەر محەممەد پیرۆزە محەممەدی گەورە سوارە ئەمانە تەفسیری ئاینیان هەیە بەڵام کە تۆ وەکو ئەکادیمیستێک دەی توێژینەوە دەکەی دەبینی ئاینە کوردیەکان ئاینی سامین لەسەر خاچی کوردستانی گەورە مرۆڤەکانی بناری زاگرۆس چەندان هەزار ساڵە گەشەیان پێدایە ئاینەکانی تر وەکو ئیسلام جوو مەسیحی ئاینی سامینە لە ئاینی سامی ئەگەر پێناسی زۆر وردی کردگار بکەی خوا بکەی خوای ئاینە سامیەکان جیاوازە لە ئاینە کوردیەکان یعنی زۆر ورد بیەوە توێژینەوەی لەسەر بکەی
ئەو ڕێگەزانەی کە دەسەڵات و بڕیار دەداتە خوا جیاوازە. بۆیە یعنی ناوی وەرگرتووە محەممەد لەبەرەوەی محەممەدی پێ پیرۆزە، علی وەرگرتووە علی پێ پیرۆزە، مستەفای وەرگرتووە لەبەرەوەی یەکێ لە فریشتە هەرە باڵا دەستەکانی ئاینی یارسان ناوی مستەفای باشکەماندارە. ئەوە مەزارەکەی یعنی لە نزیکی مەزاری سوڵتانە. باشە گەیشتنە سوڵتان کیە؟ سوڵتان بەرزترین پێگەی پیرۆزی ڕۆحە لە سیستەمی ئاینی یارسان کە توانیوێتی ئاینی یارسان ببوژێنتەوە، ئاشکرای بکە، ڕێوڕەسمدانێ لە بۆ پەیڕەوکەرانی مەزارەکەشی بۆتە قیبلەی یارسان. یعنی پەیوەندی بە سەرنجامەوە هەیە؟ بەڵێ لە سەردەمی ئەوە سەرنجام یعنی وەکو دەڵێ ئەو تێکستانەی کە لەوێ قبول کراوە و پیرۆز کراوە ئەمڕۆ بناغی سەرنجامە. باشە سوڵتان خەڵکی کوێ بوو؟ بەڵێ مێژووی هەیە، دیروکی هەیە؟ بەڵێ سوڵتان مێژوێکی دوور و درێژ هەیە لە باب و باپیریان کە لە ڕۆژهەڵاتەوە هاتوون، شێخ عیسێ و شێخ موسێ کە جێگیر بوونە لە ناوچەی بەرزنجە، بەخۆیان پێشتر باوڕیان بە جۆرەك لە فکری عیرفانی هەبووە، هەتا شوێنێک کە خەڵکێکی زۆر پێی پیرۆز بووە ئەوانیش چوونە زیارەتیان کردووە وەکو مەکە و وەکو شوێنە پیرۆزەکانی ئیسلام ڕۆشتون. بەڵام پاشان کە سوڵتان دێ، سوڵتان بەپێی ئەو کەلامانەی کە دایناوە کە بۆتە تێکستی پیرۆزی ئاینەکە بەڕاستی هەورامان دەبتا قودسی یارسان. باشە تۆ باسی کەلام دەکەی، چێ ئەو کەلامانە؟ کێ نووسیوە یان کێ گوتیە، کەواتیە، سەرچاوەی چییە؟ بەڵێ وتمان لە ڕێی سیستەمی دۆنایدۆن هەر مرۆڤێک کە دەمری دۆن دەگۆڕی دەسە قاڵبێکی تر کە یەکێک 1001 دۆن دەگۆڕێتەوە، قاڵب دەگۆڕێتەوە، ڕۆحی دەبێتە ڕۆحێکی پیرۆز. لەمانە لە ناو یارسان بوونەتە فریشتە، هاتوون تێکستیان نووسیوە، ئەم تێکستانە لە ناو سەرنجام پێی دەڵێن کەلام. لە کاتی ڕێوڕسمی ئاینی کە دەبینی ژن و پیا و دادەنیشن لە شوێنێک نزا دەکەن، تەمورە لێ دەدەن، دوعا دەکەن، پێی دەوترێت جەم. کە جەم دەگرن لە ناو جەم ئەم تێکستانە ئەوە ینی ببورە زەم یان دەم؟ جەم وەک کات. بەڵێ جەم. بەڵێ لە ناو جەمە کەلام دەکرێت، لە کەلامەکانە تامیرەی لەگەڵ لێ دەدرێت، موسیقای لەگەڵ لێ دەدرێت، دەست لێک دەدەن، چەپە دەست دەکەن. ئەمە کەلامەکان لە تێکستەکانی سەرنجامەوە وەرگیراوە، لە کۆچ و کەلامەکان وەرگیراوە. یعنی تێکستی پیرۆزە بە ئاوازەوە دەیدا بە بڕوادارانی بۆ ئەوەی لەسەر ئەو پەیوەڕەوە بمێننەوە. بۆ نمونە لە سەردەمی ئەمڕۆ کە تەماح زۆرە، کە درۆ زۆرە، کە فێڵ زۆرە، کە مرۆڤی تەزویر زۆرە، ئەم کەلامە پێی دەڵێ با 1000 درۆزن هەبێ، تۆ بە تەنها ڕاستگۆ حەقت لە خەڵک نەبێت، با ملیۆنە گەندەڵ هەبێ، تۆ لەگە خاکەکەی خۆت گەندەڵ مەبە. بنمونە مامۆستا فەلەکەدین کە ئەندامی مەکتەبی سیاسی حزبێکی گەورە بوو، بە درێژایی تەمەنی بەڵێ بە درێژایی تەمەنی کە من 30 ساڵ لە نزیکەوە برادەری بووم، پێشمەرگە بووم لەگەڵی، تەحەدا دەکەم قەڵەمێکی دزی بێ، دەسەڵاتشی هەبوو، دەشی توانی لە زۆر ڕێوە ئیسادە لە سیاست و لە دەسەڵاتەکەی خۆی بکە. 2 دەورە وەزیر بوو، وەزیری ڕۆشنبیری بوو، ئەندام پەرلەمان بوو. من بە بەڵگە دەیسەلمێنم کە ئەم پیاوە لە ناو پێشمەرگاتی چۆن ژیە، لە سەردەمی وەزارەت و پاشتریش کە خۆی کۆچی دوایی کرد، پارەیەک لەسەر حسابی نەبوو، مڵکوماڵێکی دزی بەدەر نەکرد، گەندەلیەک لەسەری ئاشکرا نەبوو، نەکار گەندەلی دەست، گەندەلی جۆرا جۆری تریش کە وەکو ئەوەی بەدوای تاعینکردنی خەڵکی خۆیەوە بێ و بەدوای ئافرەتەوە بێ و بەدوای کارخانەدانان و قاچاقچێتی و بێ، بە هیچ شێوەیەک
ئەمە جەنابەت لە کوردستان دەتوانی بپرسی. ئەمە بەڕاستی ئەگەر بینەوە سەر کەسایەتی ئەمزاتە بەخۆی پیری مستەفاییە، یعنی لە خانەوادەی پیرەکانە، بەخۆی ئاینەکەی خۆی چاک دەناسی. ئەمە بە شخصی دەیگوت، لای من لای زۆر لە برادرانش باسی کردووە، دەیوت ئەو پۆست و کورسی ئامانەتە، ئەمن دەبێ هەوڵ بدەم بە هەموو توانامەوە پێناسی مرۆڤی ئەو ڕۆ بکەم لە دەستپاچی کە دەبێت لە سوڵتان دەستپاکتر بێ. لەبەرەوەی سوڵتان لە سەردەمێکی تر ژیاوە، تەماح کەمتر بووە، دەسەڵات کەمتر بووە. ئەم پیاوە بەڕاستی ئاینەکەی خۆی دەناسی، بۆیە ڕاستگۆی و دڵسۆزیشی بۆ حزبەکەی و سەرکردایەتی لە سیستەمی ئاینەکەەوە سەیر دەکرد. ڕزگارکردنی کوردستان بە نسبەت فەلەکە دینەوە ڕەوانی شاد بێ بەپێی تێکستەکانی سەرنجام کە گەورەترین خەون و ئامانجی ئاینە کوردیەکانە، ڕزگارکردنی خاچی کوردستان، ڕزگارکردنی سنووری دەوڵەتی مات هەیە. ئەوە لەناو دیندا هەیە، یعنی وڵات خاکی نیشتمان ئەوتانە هەنە تێدا. مامۆستا هۆزان لە سەردەمێک ئەو ئاینە کە دەڵێن 5-6 هزار ساڵ ڕیشەدارە، بابەتی نەتەوەیی لە ڕۆژاواش نەبووە بەو شێوە کە بڵێ ئەوە نەتەوەی منە، ئەوە خاچی منە. بەڵام ڕەگەزەکانی کە ئەمڕۆ نەتەوە و دەوڵەت پێک دەهێنن، وەکو جوغرافیا، وەکو زمان، وەکو جلوبەرگ، وەکو مۆسیقا، وەکو شوێنەوار، وەکو بڕواداری و هزر، وەکو ئاین، ئەمانە بەڵێ لە ناو ئاین یارسان بە زۆر ڕۆشنی ڕنگ دەداتەوە. ئەمە ژوای کردووە لە مۆسیقا بەڕاستی کورد مۆسیقای گەیاندێتە ئاستی پیرۆزی. یعنی ئێستا کورد لە زۆر ناوچە کە دەست بۆ تەمورە دەبە یەکەم جار زیارەتی دەکا، ماچی دەکا، لەبەرەوەی هەست دەکا ئەم تەمورەیە ڕۆحی هەیە، ڕۆحێکی پیرۆزی هەیە. ئەم ڕۆحە پیرۆزە پێویستی بە ماچکردنە، پێویستی بە پەرستنە بۆ ئەوەی تۆ بەهای پێ بدەی بۆ نەوە دوایەوە. 72 ئاواز هەیە، ئاوازی پیرۆزە، 72 تێکست هەیە، تێکستی پیرۆزە کە لە دێر زەمانەوە لە بۆ شین و شادی بەکار هاتووە. چەمەری جۆرێ مۆسیقایە کە کاتی ئازیزێکت جوانەمەرگ دەبێت، تۆ بە مۆسیقا و چەپەدەست دەیبەی بۆ گۆڕستان. لە هەمان کاتدا تۆ مۆسیقای شادیت هەیە، لە هەمان کاتدا تۆ مۆسیقای جەنگت هەیە. لە جەنگ کە جەنگی گەورە ڕووی داوە، یاسانەکان زۆر تووشی کۆکوژی و قەتڵ و عام هاتون بە مۆسیقا جوابێن، لەشکری مۆسیقایان دروست کردووە بۆ ئەوەی هەم خۆیان بگرنەوە، هەم دوژمنەکە هێور بێتەوە. یعنی ئەمانە ڕێگەزگەری زۆر هزری و فەلسەفی تێدایە بەڕاستی. بەڵام خاڵێک گرنگە، گەورەترین فەلسەفەی دنیا ئەگەر مرۆڤی ژیر و ئەکادمیست و زانان نییە توێژینەوەی لەسەر نەکە، بەهای پێنەدا، بۆ خۆی بەڕاستی مەتریالە، مەتریال ناجولێ، دەبێ فکری مرۆڤ بیجولێنێ. ئاینە کوردیەکان پێویستیان بە توێژینەوە هەیە، پێویستیان بە ڕێزگرتن هەیە، پێویستیان بە پاراستن هەیە. شوێنە پیرۆزەکانیان ئێمە نزیکەی 50 شوێنەواری پیرۆزمان هەیە کە 5-6 هزار ساڵە تەمەنیانە. خەڵکی تریش دەیپەرستێ جگە لە کوردەکان کە بڕواداری ئاینە کوردیەکانن، بەڵام گرنگی پێ نەدراوە، بەحسی لەسەر نەکراوە. تازە هەندێک توێژەری تازە دێن تەمەشا دەکەن، دەڵێن ئەمە چیە، ئەمە چۆن 6 هزار ساڵە ماوە. لە هەر شوێنێکی کوردستان مەزارێکت بینی پێی دەڵێن پیر مەم، پیر داوت، پیر ڕەجەب، پیر شاهۆ. ئەمانە هەمووی پیرە مەگرون، ئەمانە هەموو ڕۆحی پیرۆز و پیاوی مەزنی زانای ئاینە دێرینەکان بوونە. لە هەر شوێنێک باوە دەبینی، باوە یادگار و باوەکان هەمووی، هەتا لە ناو ئێزیدەکان، ئەمانە هەمووی مرۆڤی مرشد و زانای ئاینی بوونە کە زۆر جار مەترسی لەسەر ڕۆحیان بووە شەهید بوونە، بەڵام دەستبەرداری ئاین و خاک و کلتورەکەی خۆیان نەبوونە. جوانك ما مستعد برسيارك بكملها تو ناب قوتنين خدا بحسا باودكي يعني بابا بحسا بيردكي تجيك بحسا شيخ جيك نعم مثلا دينان دا او هنا وك تبين مرتبه هنا ناب ازديان دا جي هي او كي
دناب علویان داجی پیر هیا مثلا دناب ازدیان داجی هیا دناب اكيد كاكي وياسانيان داجي هي تذكاري وان مرتبه ام بيجي وقت من زاني سلطان اي هر بلنده البني ويدا تشتي شيخن بيرن بابنا لناو عيني يارسان بپی تێکستەکان ئێمە حوت فریشتەی پیرۆزمان هەیە لە ئاینی ئیزەدەکانیش حوت فریشتەی پیرۆز هەبووە لەناو ئاینی میترائیزم حوت فریشتەی شوشەیی نەمر مرۆڤەکان پەرستویانە لەناو ئاینی یارسانیش ئەم حەوت فریشتە دەبنە تیرەکانیان دەبنە پیری مستەفایی و ئیبراهیمی و هەروەها ئێمە بنەماڵەی پیرەکان ئەو ڕۆژ ڕابەر ڕاوێژکار سەرپەرشتیکاری ڕێوڕەسمی ئاینی یارسانیەکان کاکەیەکانن لە کاتی سەرسپاردن مەسەل من سرم بە مستەفاییەک سپاردووە یعنی چی مانای ئەوەیە من سرم بە خانەوادەی فەلەکەدین کاکەی سپاردووە ئەو پیری منە یعنی کچ و منداڵی ئەو لە من حرامە وەکو خوشک و دایکی خۆم دەبێتە خانەوادەی دووەمم بەڵام من ناتوانم تێکەلی کۆمەڵایەتی ژن و ژنخوازی لەگەڵ پیرەکان بکەم لەبەرەوەی من پیر نیم من مرودم لە پاڵ پیرەکان ئەمە دەلیلمان هەیە ڕابەرمان هەیە ڕابەرەکان دیارن مامەکان ئەوانیش ئارگای خۆیان هەیە تیرەی خۆیان هەیە ئەمانیش بەڕاستی لە جەم دەبینی بەش دەدەن دوعا دەکەن و سەری وتت پیر ئەنجا مام ئەوجا مام دەلیل بەڵێ ئەنجا مرود دێ باوەکان بۆ نمونە بابە تاهیری هەمەدانی باوە تاهیریش پێ دەوترێ بابە تاهیریش پێ دەوترێ باوە شاسوار و دەیان باوەی تریش ناویان هەیە لە تێکستەکان تۆ دەتوانی بە دوواداچوون بکەی کە تێکستەکان باش دەخینیەوە دەتوانی بچی مەزارەکانیشیان بدۆزیەوە یا لە لوڕستانە یا لە هەورەمانە یا لە تەلعفەرە یا لە بەغدایە یعنی مەزارەکە لە دەرسمە لە دەرسم مەسەلا بابە دوزگن هەیە بەڵێ خۆی بڕوادارانی علەوی دەرسم و ئورفە و منزورچەم و ئەو دەوروبەرە بۆ خۆی چاک و پیری یارسانە چوە لەوێندرێت تێکستی بردووە ئەمە وەکو متروبەکردنە یەک فەلسەفەیە بەڵام ئەمان لە ژێر زەختێکی زیاتر بوونە ڕەنگ و بۆی ئاینی ئیسلام باری شیعیان زیاتر لە خۆیان داوە بەڵام ئەوان ناچنە شینی حەسەن و حوسێن بەڵام ئەوان مەسەلا مزگەوتیان نییە نمێژگان نییە ڕۆژیان نییە حەجیان نییە ئەوانە نینە ئەوانە تەمبور لێ دەدەن بە دەوری ئەو پێ دەڵێن سەما دەکەن ئەو سەمایە سمبلە لۆ دۆناودۆن ئەوە یعنی ڕۆح دەسوڕێتەوە لە بازنەیەکی ئەو وی نزانن بەس ئەکیتیە لەوێ هاتیە باشە باوەت کرد ئەو دەوری ئەو چ بوو پیرمان زانی مام زانی مرید بابەکیە دەوری باوە خانەوادەیەکی بڵێن ئێمە دەبی لە سیستەمی ڕۆحەوە سەیری بکەین لە سیستەمی ڕۆحەوە لە ناو ئاینەکە ڕۆحێکی بەرز و پیرۆزە ئەمەش وا دەکا لە سەردەمی سوڵتان بەدواوە یعنی هەر ئارگایەک هەر بڵێن ئیتر ڕۆحێکی پیرۆز کە بڵێن خانەوادەکەی پیرۆز کراوە ئەوە مرتبەیەکی وەرگرتووە دەسەڵاتێکی ئاینی هەیە ئەرک و بەرپرسیارەیەکی ئاینی هەیە باوەکان لە ناوچەی ئێمە ماڵی باوە غەریب هەبوو خەڵک یعنی ماڵی بنەماڵی ئۆمەرمەندانیان پێدەوت باوە بوون کە یەکەک مار پێوەی دەدا دەتبردە ماڵی شفای دەدا کە یەکەک باری دەرونی تێک دەچوو ماڵیان ئارام بوو هەندێک بەنەرمی قسەی لەگەڵ دەکرد داهاتەوە سەرخۆی من پاشانەکە کە لەباری سۆشیال سایکاتری وت بوومەوە ئەوجا باشتر لە باوە غەریب و باوەکان تێگەیشتم ماڵیان بۆ نەفێنک و ئارام و بێدەنگ بوو بۆ هاشوێنێکی نیمچە تاریک و ئەمان بوو یعنی دەبابە لە دوات باید دەچوێ ئەو ماڵە هەڵتەکرد ترست لەسەر نەدەما
ترسی تێدا نەبوو ئێجگەلەوە تۆ حەزت لە سدەکە پێیان دەدە حەز کولتورا زیارەت لەوێ هاتووە ماڵی وان ماڵێکی پیرۆز بدەچوە ئەو ماڵە ماڵێکی ئارام ماڵێکی پاک ماڵێکی ئەمین حەزت لە نان و کەرەبایە نان و کەرەیان بۆ دێنا ئەو لە تۆ لە مەرتەبە گەورەتر بوو بەڵام داهات خزمەتی دەکرد تۆ ئیتر هەستت دەکرد بەهات هەیە گرنگیت پێ دەدرێت لە دەورت دادەنیشت دەستی بەسەر دادەینا مەساستی دەکرد دەچشێلا ینی جلی خۆی دەدات و دەیگۆ ئەمە لەبەر کە پیرۆزە بچا دەبی ینی ئەمانە ئێستا لە هەندیش لە زۆر بارەوە دەبینی یەکێک دەڕوات لەشی خروشتی گرتیە من لە هەند بوومە 6 مانگ چوومەتە هەندێک تمپڵەوە دەبینی نەخۆشە بووە پێستەکەی حساسی گرتووە ئەو پیاوەینی هاتووە کراسێکی لۆکەی داوەتێ وتێتی ئەمە پیرۆزە متفەرکە بەڵام خۆی کراسەکە لۆکە بووە کراسە نایلۆنەکەی لەبەر کردوێتە لۆکەکەی لەبەری کردو پەمبی بووە یانێ پەمبی تێداتنە بەێ بڵێ ئەنجا خۆی بڕوای مرۆڤ گرنگە کە بڕوای کردووە ئەم کراسە پیرۆزە ئەو بیری لە لۆکەکە نەکردوێتەوە بەڵام کە پیرۆزە مادام ئەو پیاوە چاکە گوتیتی پیاوەکی پیرۆز گوتیتی چا دەبی من دایکی خۆم لە ماڵ دەیگوت کاتت هەیە بم بەسەر مەزاری پیرداود لە ناوچەی هەولێرە نەختێک لە خواری پایتەختی کوردستانە بەڵێ کاکەی هەنە لە گوندی سفێ هەیە لە خەبات هەیە لە دولەبەند هەیە لە گەزەکان هەیە لە زەنگەڵ هەیە ئەوە هەموو گوندی کاکەیە نیشانەی گوندە کاکەیەکانیش ئەوەیە کە دەچێ گوندێک دەبینی 800 ماڵە لە سەردەمی هاتنی عەرەبەکانەوە تا ئەمڕۆ کە مزگەوتی تێدا نییە ئەگەر نەشتێن کاکەی نەکاکەین فەرقی ئەوەیە باشە ئەوە من ئەوە زانی باشە کاک زریان مەسەلە تۆ باسی هیەرارشیا پیر و مرید و شێخ نییە هەیە شێخی هەیە ئێوەدا شێخ لە ناو ئێزیدیەکان ئەویش لە سەردەمی ئیسلامەوە ینی وەکو دارێک متروبەی دەکەی ئەم دەستەواژە متروبە کرایە لۆ خۆپاراستن بەڵام شێخ ئەوە دەستەواژەکە عەرەب زیاتر بەکاری هێناوە کوردەکانی خۆشمان کاتی خۆی کە بوونە جێشە شعبی و بوونە ڕەفیق و بوونە ئەندامی حزبی بەعس و چەکیان هەڵگرت حەزیان دەکرد بە دەوسپیەکانیان بڵێ شێخ یعنی لەناو سیستەمی یارسانی کاکەیدا شێخ نییە نەخێر باشە سەیدیش نییە سەید هەیە سەید لە سەردەمی سوڵتانەوە کۆمەڵێک لە پیرەکان ڕەوان کران پەیامیان پێبوو بچن لە بۆ نمونە مووسل لە بۆ شام لە بۆ بەغداد لە بۆ تاران لە بۆ تەبرێز ئەمانە ئەوانەی کەتنە ناوچە عەرەبیەکان بۆ ئەوەی سەرنجی خەڵک ڕابچێشن دەیگۆ من سەیدم دەیانگۆ سەید چییە دەیگۆ من ئەولادی سوڵتانم لەناو خودێ بڵێن یارسانی و کاکەیدا سەید نینە سەید نییە بەڵام ناوی سەید بەکار هاتووە تێگەیشتم باشە کاک زریان ئەمڕۆ ڕۆژانە لەناو ڕۆژانە مالباتێکی کاکەیدا لە باشووری کەرکووک من زیاتر لەوێ بیستمەکە لەوێ هەنە ئەمانە چی یعنی کاریگەری تەسیری دینی کاکەیی لەسەر وان کە سبێ هەڵدەسێت تا ئێوەرە دەچێتە ناوجێ چی دەکەن مەسەلا مسلمانێکی بێژن دیندار 5 جار لەمێژ دەکات کاکەیەک یارسانیەک چ دەکەن یارسانی دەبێ بەر لە خۆر هەڵاتن هەڵبستێ لە شیپاک بێ ڕوو لە خۆر هەڵاتن کە بەدەر دەکەوی بەرامبەر بە خۆرە بەڵێ بەرامبەر بە خۆرەکە کە لیستی خۆرەکە دەردەچێ یەکەم جار لەبەرەوەی خۆر بە نووری مەولا دەزانێ بە نووری کردگار دەزانێ یعنی هەموو نورێک یعنی ئەگە خۆر لەسەر ئەسارەیەکی تریش بدۆزنەوە هەر پێی پیرۆزە نووری لا پیرۆزە بۆیە لە جەم دەبینی چرا دادەنێ کاندڵ دادەنێ ئەو کەندڵە هاتە ناو
کلێساکانیش ئەوە کللتوری کوردە کلێساکان کەندڵیان هەیە دەتوانین مەبەستت فندە وانە فندێ کوردی مۆمە یان سرایان مۆم پێشتر سرا بۆ ڕوونیان تێدەکەن پاشان بۆ مۆم بەڵێ ئەمە هەتا بچێ ناو مۆزەخانەکانی بریتانیا هی سەردەمی بڵێن زۆر دێرین کە پەیکەرەکانی ئاینی میترای تێدایە قەشەکان پێت دەڵێن وەرگرتنی مۆم پیرۆزی مۆم ڕووناچی لە ناو کلێسا لە ڕۆمەکانە وەرگیراوە ڕۆمەکان سەردەمێک ئاینیان میترایزم بووە بۆیە یعنی بەیانی زوو کە هەڵدەستێ لە شیخاوێنە ڕۆ و خۆرهەڵاتن ڕادەوەستێ نزای خۆی دەکە نزاکە بەوە دەست پێ دەکا شکر و ڕازیە بەوەی کە دەژی بەوەی کە تەندروستە بەوەی کە لەسەر خاچی پیرۆزە هەموو شوێنێکی خاچی کوردستانی پێ پیرۆزە لەبەرەوەی بڕوای وایە ئەو دووپێی کە ڕاوەستایە ئەگەر لەسەر خاچی کوردستان نەبی ئاسمانی شیوی نییە ئاسمانیش بەبەر ناکەوی بۆیە بەلایەوە گرنگە لەسەر خاچی کوردستان ڕابۆستی بەرەو خۆرهەڵاتن دوعای خۆی بکە ئەنجا ڕێوڕسمەکانی دیکە هەتا خۆراوابوون چەندان ڕێوڕسمی هەیە ئەنجامی دەدا لە مەسەلەی ئەوەی کە لەگەڵ خۆی بەشێک لە قوسەکانی یارسان قسەکردنە لەگەڵ خۆت وەکۆی لە بودایەکاندا هەیە بۆ نمونە لە ماڵ دێتە دەرێ بەخۆی دەڵێ حسابی هەموو کەسێک بکە بەڵایانی کەمەوە لە ڕێزگرتن بەقەت خۆت یعنی بەرامبەرەکەت بەلایانی کەمەوە چەندت پێویستە ڕێز بگیرێ ڕێزی بەرامبەرەکەت بگرە ئەوە ینی وەکو قاعیدەیە ینی وەکو ڕێسایە وەکو دسپلینەکە دەبی خۆت لەگە خۆت قسە دەکەی دەبی بەبیری خۆت بینیەوە لە بیر هینانەوەکەت ئەتو دەبێ مرۆڤ یعنی ئەتو مرۆڤێکی بڕواداری باشی لە ماڵێک دادەنیشی نان دەخۆی پێشەوەی کە دەستی لۆ ببەی یەک ماچی دەکەی ینی نانەکە پیرۆزە زادەکە پیرۆزە دوو دەڵێی دەستت خۆش بێگە خواردنەشی ناخۆشیش بی بۆ لەوێ دەبێ مرۆڤ لەوێ دەبێ یارسان لەوێ دەبێ بڕوادارێکی پاک ئەگەر نەدەبێ بەرخ دەبێ گۆڵک دەخوا نالێ سوپاس نالێ شکر نالێ دەست ساغبی یعنی ئەمانە کۆمەلێک ینی ئەرچی پیرۆزن لە ئاینەکە بەڵام لە ڕێوڕسمی کۆمەڵایەتیشدا پەروەردەیەکی جوانە مرۆڤ دەستخۆشی بکە پاچی یعنی کە دەستی لە خەو هەڵدەستی پێویستە دەستت لە شت پاک بی لە هەمووی گرنگتر دڵت پاک بی لە هەمووی گرنگتر مێشکت پاک بی زمانت پاک بی چاوت لە پەنجەرەیەک ڕاوەستاوی تەمەشا دەکەی زەڵامێک ئەگەر ناحەزیشتە بەردەبتەوە دەبی نزای بۆ بکەی هەڵبستەوە سەلامەت بی نەک بڵێ یا الله ملت بشتێ کە بڵێ ملت بشتێ ئەتوی تری ئارسان نی تۆ خراپیەکت کرد دڵت پاک نەبوو خراپیەکت کرد کەس نازانی بەڵام خۆت دەزانی کە خۆت دەزانی کردگار دەزانی ئەمە زۆر گرنگە ئەو بەرپرسیارە کردگار کیە کردگار ینی وەکو دەڵێ خودایە یەزدانە ڕۆحی باڵایە ڕۆحی پیرۆزە دەوری ئەو چییە مەسەلا بە گەورەی ئیسلام هەمووی نووسراوە دەورەی خوددا چییە و مەسیحیەتدا هەیە لە یارسانیدا دەوری خوددا چییە بەڵێ ئەمە بۆ خۆی بەرنامەیەکی تەواو لەوانەیە پێویستی بی پێناسی کردگار پێناسی خوا لە سوڵتانەوە کە پێناس کراوە لە قۆناغە جیاجیاکان لە واقعی حاڵ لە ناو تێکستەکان پێناسێکی ڕەهای یەزدان کراوە کە بێسنوور نادیار هەمیشەیی و بەردەوام بەزەیی و جوان پەرست ئەوە ڕەگەزی ئەو ڕەگەزەی ئەوە نووسراوە یانێ لە سەرنجامدا هەیە ئەمە بەڵێ هەیە لە کەلامەکاندا هەیە پێناسی یەزدان بەردەوام دووبارە دەبێتەوە بەردەوامیش کە تەفسیری دەکەی مانای زۆر قوڵ دەدا کە دەکەوێتە خانەی فەلسەفە و هزرین
کە لەوانەیە کاتی خۆی خەڵکەکە نەیتوانی بێ بەڕاستی مانای قوڵی لێ بەرهەم بێنێ. بۆ نمونە کاتێک کە فەلسەفەی ئێستاتیکا هات ئەو یارسانەکان بە ئاگا هاتنەوە کە چەمکێکی یعنی پیرۆزی لە خوددا جوانناسیە. تۆ ئەگەر هەرچی بکەی بۆ نمونە دەچی شایی دەکەی باسی مرۆڤێکت کرد کی بووەوە ئەوەی گوت دوای ئەوە تێگەیشتن کە دەبێ وابێ نەوەی نەگرتم نازانم مەبەست چێە. تو ئێستا باسی مرۆڤێکت کرد وتی دوای کە ئەو هات سولتان کە سولتان هات تێکستەکانیان داڕشتەوە. سولتان ناوێکی تری هەیە لێ سولتان سەحاک. سەحاک ئۆکێ بەڵێ. ئستاتیکا فەلسەفەیە چەمکێکی فەلسەفەی جوانناسیە کە ئستاتیکا بووە چەمکێکی فەلسەفی و کاریان لەسەر کرد کە جوانی گرنگە. لە ناو ئاینی یاسانی یەکێ لە چەمکەکان جوانی پیرۆزە. یعنی بۆ نمونە شایی مۆسیقا لە ئاینی یارسان پیرۆزە بەڵام مۆسیقا کاتێک زۆر پیرۆزە کە تۆ بە جوانترین شێوە لێی دەدەی. شایی کاتێ زۆر پیرۆزە کە تۆ وا شایی دەکەی بەرامبەرەکەت دڵی لەگەڵت شایی دەکات نەک گەمە بە شایەکە بکەی نەک بێ سەروبەری بکەی یەک بڵند و یەک نەویبی. یعنی جوانی هەتا قەبرێک کە چێ دەکەی یعنی چەندی خەریکی دەبی جوانی بکەی جوانیەکە پیرۆزە لە کار و کردداری ئەوەی دەیکا. خێر دەکەی دەبەخشی کەی دەیبەخشی دنیا تاریک و ڕوونە کەس دیار نییە کەس ناتبینی تۆ ئەو خێرە ئەو بەخشینە دەبەی دەیدەی دەڵێ دەستی ڕاست دەبەخشی دەستی چەپت نەیزانی ئەوە جوانەکە لەوێ تەواو دەبی. بەڵام تۆ کامێری لەسەر ڕادەگری و علاگەک خیارت بەدەستەوەیە دەیبەخشی وەڵا مامۆستا هۆزان خیاری بەخشیە باجی زولەیخا ئەوە خێر نییە. ئەمن باسی ئاینەکە دەکەم خۆم لەوانەیە ڕێی جیاوازم هەبی من لەوانەیە خێر هەندێک جار هەڕەت کەمەوە چکو مرۆڤ کە خێری پێ دەکەی دەکەی قوربانی دەکەی وابەستە دەکەی کۆیلەکان هەمیشە شتیان دەدرایە بەڵام کەس لەگەڵەوە بۆ ئازاد بن. حزبیەکان ئێستا لەو سەردەما هەمویان شتیان پێ دەدرێت ئاردیان پێ دەدرێت سەچیان پێ دەدرێت بەڵام بچێتە ناو حزبێکی تر دەیکوژی دەری دەکا ناوی خراپ دەستڕێنی نهێنیەکانی کەشف دەکات. کەواتە بەخشین گرنگە کو دەبەخشی یارمەتی گرنگە بەڵام نەگاتە سنووری وابەستەیی متعلق بوون ئاهێنگی هەیە. تێدەگەم وابەستەی جوانە جوایە بەڵێ پێگرێدانی بەڵێ خۆی مامۆستا لە زۆربەی نەتەوەکانی دنیا کە دەوڵەتیان هەیە ئەمڕۆ ئۆرگانێکیان هەیە وەزارەتێکیان هەیە بودجەیان هەیە کار لەسەر تێکستی ئاینی دەکا کار لەسەر فەلسەفەکەی دەکا کار لەسەر ڕێوڕسمەکەی دەکا کار لەسەر شوێنەوارەکانی دەکا. ئێمە بەڕاستی ئەمڕۆ لەبەرەوەی ئاینە کوردیەکان بچووک بوونەتەوە هەتا ئێمە وەزارەتی ئەوقافمان هەیە. بۆ نمونە ئێستا لە ناوی ئارسان ئێمە مامۆستای ئاینی لە کوردستان موچە وەردەگرێ وەکو مامۆستای زانکۆ. بەڵام مامۆستایەکی زانای ئاینی یارسان پیرێک کە دێ نزا دەخوێنێ کە دوعا دەکا کە سەر دەسپێرێ کە بەش دەدا کە ئەرچی ئاینی بەڕێ دەکە لەوانەیە لە هەفتەیەک 20 ساعتی خۆی پێوە خەریک بکە بەڵام درهەمێک وەرناگرێت لە دەوڵەت و حکومەتی هەرێمی کوردستان. ئەمە لێرە دەبێ ئاوڕی لێ بدرێتەوە شوێنەوارمان هەیە لە بپرسم ڕەوشی وەک ئاین باسی خەڵک ناکەم ئێستا وەک ئاینی کارکێیی یارسانی لە هەرێمی کوردستان تایبەتی من باسی عێراق ناکەم باسی ئێران ناکەم لە هەرێمی کوردستان چ گرنگیەک پێ دەدەن یعنی دەزانم قەدەغە نەکە نهاتیەکردن قەدەغە نینە تو دینی خۆت ئەو بکەی فەرمانی لە مێژوودا هاتیە وەک میرێ سۆران کە قەتلیعامی ئێزدی و نەمسلمانان دەکرد ئەو دەور نەمایە بەس چ گرنگیەک دەدەن بۆ کو خەڵکێک کارکەری بکارن دینی خۆ بەڕێبا بکەن کاریا زارۆکێوان بکەن. بەڵێ جەنابەت ئێستا
جەناب ئێستا دەڵێ ئێستاوا نەمایە قەتڵ عام نەمایە بەڵام هەر لەو مانگەی ڕابردوو مامۆستای زانکۆ بە پلەی پرۆفیسۆر لەوانەی ناو ئەکادیمیست لێیان پرسیە ئەگەر ئیسلامك ژنەکی غەیرە ئیسلام بێنێ گوتیتی دەبی ئەگەر بڕای بە ئیسلامبی گوتیان نەدی پێچەوانە گوتی نابی دەبی بکوژرێ لەناو مەحازەرە بەڵێ ئێستاش ئەو فکرە توندڕەوە داعشیانە مایە و هەیە دەبێ ئاگامان لە خۆمان بێ بەڵام من بڕوام وایە دەبێت تۆ بەڕەهایی لەسەر ئاین و کلتورەکەی خۆت قسە بکەیت من بەڕاشکاوی دەڵێم حکومەتی هەرێمی کوردستان دەستخۆشی لێ دەکەم کە نەک ئاینە کوردیەکان بەڵکو هەموو کەمەنەتەوایەتیەکان و ئاینەکان لە ژێر ئەوقافە جێی کردوونەتەوە و مافیان هەیە نوێنەریان هەیە داکۆچیان لێ کراوە بەڵام ئەم کارە هەنگاوی یەکەمە هەنگاوەکانی تر دەبێت کاری لەسەر بکرێت بۆ نمونە ئاینی یارسان یعنی پێویستە بەڕاستی دەستگایەکی ڕسمی هەبێ بۆ بەڕێوەبردننی کاروباری ئاینی وەکو مزگەوتەکان وەکو مامۆستای ئاینی وەکو ئەوانەی لە مزگەوتەکان کۆرس دەکەنەوە لۆ قورئان خوێندن و دایان چالاکی ئاینی لەناو مەسیحەکانیش بە هەمان شێوە بەڵام یارسانیەکان نیانە مامۆستای ئاینی ئەمە کەمیەکی یارسانیەکان خۆ نییە مثلا پرۆگرامێکم بینی کە کلیسەکانی کوردستان زۆربەیان پێکەوە کار دەکەن و هەڵ دەکەن نوێنەرێ خۆیان هەبن و ببن داخوازی و پێویستی خۆیان ببن بۆ هەرێمی کوردستان پێیان مناقەشە بکەن نازانم مەعاش وەردەگرن یان نا بەس بۆ کاکەی شوێنێکی وا دروست ناکەن بۆ خۆیان مثلا لە تورکیا پرۆبلێمێکی زۆر مازنە عەلەوی خۆیان هی ئەوانە پێ دەڵێن جەم مالی لە جەمعی عەرەبی تێ لە کۆکردن تێ جەم ئەوی پێ دەڵێن مالی جەم لە جیاتی مزگەفتە ئەوانە هێ خۆیان ئەوانە دەچن تەمبوری خۆیان لێ دەدەن سەمای خۆیان دەگەڕن بە دەوڵەت یارمەتیان نادە یانە زیاتر بەس عەلەویەکان زۆر خۆیان ئەو شتەی دەکەن پشتگیری یەکتری دەکەن هەوی پارەی هەبێ پارەی دەدەن لە هەر شوێنێ جەمی خۆیان دروستیان کردووە یانێ وات بزانم لە دەنیمارک خۆش جەمیان هەیە یانی مالی جەمیان هەیە زۆربەیان عەلەوی تورکن بەس پێکەوە دەتوانن بمێنن عەلەویەکان تا جیەک کە تا دێتە مەسەلەی کورد و تورکبوون اینجا لە یەک جیا دەبنە اینجا بۆ لە باشووردا دەزانم کوتلەیەک مەزن ئەو هەیە کاکەی هەیە بۆچی ناکەن بەڵێ مامۆستا هۆزان باشوور لە سەردەمی حەلاجەوە لە سەردەمی هاتنی عەرەبەوە تووشی جێژاوێکی توندڕەوی گرژی بێنتەسچی هاتیە یعنی هەتا مەزهەبەکان لە نێو ئیسلام یەکتری قبول ناکەن یعنی شیعە سونە قبول ناکە سونە حەنەفی ئەویدی قبول ناکە حەمبەلی ئەویدی قبول ناکە ئەوە لە دەرەوەی ئاینەکە هەر کارەساتە بەڕاستی ئەنجا خۆی بابەتەکە ئەوەیە کە تۆ زۆری نەبووی و دەسەڵاتت لە دەست بوو ئەوە بەڕاستی ئیتر کەمینەکان هیچ حسابەکی لۆ ناکەی ئەوە دیوەچی دیوی دووەم لە هەرێمی کوردستان دەوڵەت نییە تا ئەمڕۆ دەسەڵاتێکی ڕەها نییە بەڵام ئازادی دایتە ئاینەکان بەڕێوەبەرایەتی بۆیان داناوە ئازادی پەیڕەوکردنی ئاینەکە ئازادی قسەکردن یعنی من ئێستا کە قسە دەکەم بۆ جەنابەت بە یاسای کوردستان مەمنوع نییە بەڵام مەترسی توندڕەوەکانم لەسەرە کە دەڵێم پێناسی خوازیایە لەسەر ئەوە ئەو بم کوژێ جیهاد دەکا دەستە بەهەشت ئەمنیش ئەوە دەکوژرێم و خینەکەم ئاو دەچی چەندانی وهیان کوشتیە کەواتە بیر و باوەڕی جیاواز لە ئاستی ئەلمانی لە ئاستی معریفەی باڵا قبول نەکرایە هەتا لە مەسەلەی خوێندن بۆ نمونە ئێستا یارسان ناخوێنرێ لە سیستەمی پەروەردەی خۆمان پێویستە بەڕای من هەر ئاینێک هەرچەند بچووک بێ لە کوردستان مادام بڕواداری هەیە
پێویستە لەوانەکانی پەروەردەی قۆناغی 1 تا 12 بخوێنرێ. باشە تۆ مامۆستای لە زانکۆدا مامۆستای تۆ چیت کردووە بۆ ئەمە؟ یان دەزانم خەڵکی وەک تۆش هەن کە دەچن و سەمینەر و کۆنفەرانس و مەحەزەراتان دەدەن، چی دەکەن بۆ ئەوە؟ بەڵێ من بەر لە هەموو شتێک هەوڵێکی زۆرمدایە بە کوردی و بە کاکەیاتی بمێنمەوە، نەکەومە ژێر کاریگەری ئاینەکانی تر حزبەکان، بەڵکو لە پێگەک کار بکەم کە کورتتر بم لە هەموو حزبەکان، پاکتر بم لە هەموو حزبەکان و کاکەیتر بم لە زۆربەی ئەو کاکەیانەی کە دەیان ناسم و کاریشم کردووە بەپێی تواناکەی خۆم. من یعنی جەنابەت لە دانیمارک بوویتی، دەزانی خەڵک لە دانیمارک چۆن دەژی، یعنی وەکو ئەوەیە مرۆڤێکی لاواز دەکەوێتە ناو دەریایەک وەکو پەناهەندا، دەبی هەوڵی زۆر بدەی هەر قوت نەخۆی هەر نەخمچی. سەرەڕای ئەوەش ئیتر من هەوڵمدایە خۆم پێ بگەێنم. توێژینەوەی زانستیم هەیە، 8 توێژینەوەم کردووە لەسەر ئاینە کوردیەکان، لەسەر ئاینی یارسان. من بەسێکم کردووە 400 لاپەڕە لەسەر یارسان تایبەت، چاپم نەکردووە بڕۆبکە لەبەرەوەی دەزانم تووشی مشکلە دەبوو، هێشتا چاپم نەکردووە بە چاپی یەکەم. ئەمانە هەر بۆ خۆم بۆ ئەوەی کە بتوانم بە چاوڕوونیم هەبێ بزانم ئەساڵەتی ئێمە لەکوێیە، بە هەڵەدا نەچم. پاشانەکە ئەمن مامۆستایەکی زانکۆ، یعنی چەکت پێ نییە، حمایەت نییە، دەسەڵاتت نییە، پارەت نییە، معاشەکەت نادرێ، سنووردارت چیت پێ دەکرێت. لە محازەرەکان تۆ دەتوانی کوردێکی باش بی، کوردێکی پارا و قسە بکەیت، دلسۆز بی بۆ وانەکانت، قوتابیەکانت باش پەروەردەکەی، تەواو چیت کە پێ ئەوەی پێویستە بکرێ. ئەوە بەرنامەی پەروەردەیە، وەزیری پەروەردەیە، حکوومەتی هەرێمی کوردستانە، چوارچێوە یاساییەکانە و بودجەیە، بودجە تەرخان بکرێ بۆ شوێنەوارە کوردیەکان. یعنی تۆ دەچی مزگەوتێک تازە دەکەیەوە، مزگەوت ماڵی دووەمی عەرەبە لە هەموو شوێنێکی دنیا. عەرەبێک لە سعودیەوە دێ لەناو هەولێر مزگەفتێکی ڕاقی هەبی لە پێش هەمومان دەچی لێ دەخەوی. بەس کاک زریان ئێوە هیچ ڕێکخراوەکتان نییە، یعنی هیچ ڕێخستنێکی وەتن نینە و بکارە بەرژەوەندیەک کاکەیان بپارێزە لە لای حکوومەتی عێراق، لە لای حکوومەتی هەرێم، لەناو خەڵک خۆیدا، یعنی بۆ پاراستنی هەم ئاین و هەم کولتور و هەم زمان و هەم کاکەی بوون، یعنی بۆ هیچ ڕێکخراوێک نینە، هیچ ڕێخستنێکی نینە بەش کار بکە بۆ ئێوە. من سەرەتا 2005 کە چوومەوە ڕێکخراوێک لەگەڵیا کارم دەکرد. ئێمە چەند مامۆستایەکی زانکۆ ڕۆشتین لە ناو هەولێر، لە 5-6 مزگەوت چاوپێکەوتنمان کرد لەگەڵ مامۆستای خەتیبی مزگەفتەکە. مامۆستاەوە ئەمە بڕواداری ئاینی یارسانین و جەنابەت خەتیبی و ئەوە دەمانەوێت لەو دەوروبەرە جەمخانەیەک دروست بکەین، بڕوادارانی ئاینی یارسان دێن، سەماعیان نییە، بە بێدەنجی لەخوایان چەپە دەست دەکەن و کەلام دەکەن و خێر دەکەن و نزا دەکەن و سەرەتا دەستی پێ دەکرد بەوەی نا ئەوانی ژۆمەتی خوانە و هیچی تێدا نییە و دەتوانن و پاشانەکە وردەوردە دەمانگۆ، یعنی آخر ئەمە بەڕاستی ئەوە دەبتە پەرستگا، بەس دەی گۆسبێنی یەکێک بێ بیستێنی بیتەقێن تۆ ئەمن مەسوول نیم. یعنی مەبەستم هیچ ڕێکخراوەکتان نینە کە هەموو هەیە، بەس ئەمڕۆژ هەر ڕێکخراوەک بێمەترسی نییە کە تو لەسەر ئاینە کوردیەکان کار بکەیت. یعنی لە دێر زەمانەوە بەڕاستی بە زندیتی دەستیان نەتگاتێ دەمری دێ قەبرەکەت دەشێوێنی. یعنی ئەوە چەندان نمونەمان بە تۆمار هەیە، قەبری یارسانەکان هەمووی دەشێوێنێ، هەمووی تێک دەدرێ لەبەرەوەی خزمەتی یارسانی کردیان. ئەوەی من مەبەستمان لە ڕێی یاساییەوە بۆ نمونە دەوڵات وەزارەتی ئەوقاف بلێ بابە ئەوە نوێنەری یارسانە، ئەوە جەمخانەی یارسانە، ئەمە پارێزگاری لێ دەکەین، دەیپارێزین. باشە، یعنی مەبەستم ئەوەیە ئەگەر ڕێکخراوەکی گشتی یارسانیەکان نەبێ مافی بۆ پاراستنی مافی خۆی کی بزانێت کی با هەیە و داواش کرا تا ئێستا کە بەڕاستی بەڕسمی
هیچ بڕیارێک نەکراوە هەتا لە ڕەشنووسی دەستوریش مافی کاکەیەکان بە وازەحی بە ڕوونی بە دروستی ینی نەنووسراوە و بچەسپێ. ئەمن بەخۆم نامەم نووسێ بۆ سەرۆکی هەرێم جەنابی مەسعود بارزانی، بۆ سەرۆکی هەرێمی ئێستا جەنابی کاکنێ چیر، بۆ مام جەلال، بۆ ینی هەمویان نووسیمە بەڕاستی خۆمیش نا هەتا گروپی تری کاکەیمان لەگەڵ بووە مەسەل 6-7 هەتا پاشان هەڕەشەی کوشتنمان لێکرا، ینی نەکوشتن هەر دەمانزان هێنا ناوژێم ینی ئەوە بەڕاستی ینی نەکرا تا ئێستاکە نەکراوە. لێرەوە لەو منبەرەوە داوا دەکەم مافی یارسانیەکان وەکو کەمینەیەکی ئاینی وەکو ئاینێکی دێرینی ڕەسەنی کوردی بە هەموو مافەکانیان بە پێی جارنامەی گەردوونی مافەکانی مرۆڤ بچەسپێ، دانی پێدا بنرێ، نوێنەریان هەبێ لە هەموو ئەو شوێنانەی کە خەڵکی یارسان دەژین لە ناحەیە قەزایە محافزەیە گوندە، یعنی حەقی خۆیانە. ئەمن خۆم چاوم لە هیچ نییە، پێویستم بە هیچ نییە، بەڵام ناکرێت تۆ گوندێکی 800-900 نەفەری مەسوولەکەت هەیە حەزبەک ئەو مەسوولەش لە گوندێکەوە بینی دابنی. پرسیارێکی تریش دەکەم بەڵێ وردە دەگەینە ئاخری قسەکەمان بەس خەڵکە پرسیار دەکەن. مەسەلا من دەزانم ئێستا لێرە مامۆستا کەمال تۆلان خۆی ئێزدیە و لەم تەلەڤیزیۆنەیشدا وەک بەرپرسێ وابزانم نازانم هەفتانەیە 2 هەفتانەیە چەندانەیە پرۆگرامی لەسەر ئێزدیاتی ناساندن و شرۆڤەکردن و پێلاسەی ئێزدیاتی ئەو حەز دەکە هەندێ پرسیارش لە جانابی تۆ بکە. بەس من دەمەوێت پرسیارش شتێک بکەم لە عێراقدا حتا لە ئێرانشدا یعنی کورد لەژێر ئەو لەژێر فشاری دەوڵەتدا ئەو مەلەتی سەردەستدا دەڵێن مەلەت وانییە بەس وەڵای مەلەتی عەرەبیش دەمان چاوسێنێ و فارسی دەمان چاوسێنێ دپەرچقێنن مەدچەوسینە اینجا ئەم یعنی کورد بێژن گشتی مسلمانە وەک عەرەبانن و هێشتاژی وان بچەوسینن وان دپەرچقێنن کاکەی مسلمان جێنینن و کوردن جێ چی کاریگەریەکی تایبەتی هەیە لەسەر ئەم بابەتە تزمەڕە بێژی دەتەگەیشتی مەبەستن؟ بەڵێ خۆی یعنی کاکەی لە لای کوردیشەوە تێ پەرچخاندن یعنی کوردجی کاکەی دپەرچخینە عەرەبجی کوردبوونە کاکەی یان دپەرچخینە و کاکەی بوونە وانجی دپەرچخینە بچێ تەبەخە. بەڵێ خۆی مامۆستا ئەو پرسیارە وەڵامەکەی ینی دەتانین لە دوو باز نەبیدۆزینەوە. یەکێکیان ئەوەیە کە خۆتی من وەکو یارسانیەک لە منداڵیەوە هەستم بە چی کردووە، چۆن هەرسوکەوتم لەگەڵ کراوە، مافەکانم چۆن دابین کراوە و هەروەها دیوەکەی تری دەرەوەیە. یعنی ئەمە دەرەوە ئیتر حکومەتە حزبە یاسایە سیستەمی پەروەردەیە زانکۆیە نازانم ئیتر هەمووی ینی چۆن هەرسوکەوت لەگەڵ دەکەن. من نایشارمەوە لە هەموو ژیانم بەر لەوەی بگەمە دانیمارک هەرگیز هەستم بە بەهای یەکسانی کاکەیەک و ئیسلامەک نەکردووە لە کوردستان. ئێمە لە ماڵێ بە گۆران قسە دەکەن یارسانیەکان بەشێکی زۆریان لە دەرەوە بە سۆرانی قسە دەکەن. من منداڵ بووم لە کلاسی 11ەوە هاتمە هەولێر بۆ ئەوی لە هەولێر بخوێنم. ڕۆژەکان برادەرێکی خۆشەویستی تورکمان ئەو ڕۆژ برادەرمە هاتەوە هەباڵی لە باڵم نا گوتی ئەتو تورکمانی برا؟ گوتم ناوەڵە. گوتی لەو کوردی نازانی. گوتم کوردی دەزانم چما کوردی نازانم. گوتی نا کوردیەکە تەواو نییە. ئەمە یعنی نیشانەیەوەیە ئەمن دیالێکتی سۆرانیم دقیق نەبوو لەبەرەوەی لە ماڵ بە سۆرانیەکی دقیق قسەمان نەدەکرد. ئەمە لێەوە دەستی پێ کرد. پاشەوە وردە وردە فامم کرد لەگەڵ بابم جوتیارێکی هەژار بوو، عایلێکی گەورە، منداڵێکی زۆر
خێر تەماتە باینجان دەیچاند لەگەڵ پیکاب دەماهینا گومریکی هەولێر پیاوەکی بە زەمیر و قسە خۆشووی نیمچە تورکمان دەڵال بوو بەناوە لە هەولێر زۆر ناسراوە حەیدەر دەڵال حەیدەرە کەچەل یعنی دەنگەکی خۆشی هەبوو زەلامەکی بڵندی سۆر و سپی زۆر جوان بوو بابم لە دیار ڕچقەکە ڕادەوەستا لە بابم تووڕە دەبوو غەزەبی دەیگۆ بڕۆ ئەو پەنایە لێ ڕامەوەستێ کەس بێزی نایە باینجان و بامەی تو بکڕی بەو سمێلەوە بڕۆ پەنا يعني او سميلة فرق ئەو سمبێلا قبول نەبوو بەهای پیسی بوو یعنی سمبولی پیسی بوو سمبولی قبول نەکراوی بوو سمبولی ڕەتکردنەوە بوو سمبولی شەیتان پەرستی بوو ئەوها من منداڵیم وەریگرت لە ڕێ دەهاتین فەقیر بووین لەسەر ڕێ ڕادەوەستێن لە هەولێر بمان بالۆ گوند پیکاب دەهات یەک دوو سێ هەڵی نەدەگرتین هاوین 50 دەرەجە گەرمە 40 دەرەجە گەرمە خۆڵی پێدا دەکرد ڕای نەدەگرت بابم دەیگۆ کوڕمە تو منداڵی ڕاوەستێم دەستمە و پەنایە ڕایگرت ئەمیش بەغاردان دێم سوار دەبوو خۆشاییدە هەتا خۆی لە پەنا نەدەنا پیکاب ڕای نەدەگرت ئەمن ڕای دەگرت لە سوار بوون بابم ئیستیغلال دەکرد داهات ئەویش سوار دەبوو ئەوانەمان بینیە یعنی وەکو دەڵێ لە ژیان کە دەکاتە خانەی ڕەگەزپەرستی ڕاشست هەبووە ئەوە هێستا هی کورد بووە یانێ ئەوە هی کورد بووە لە گوندیش گوندمان لەسەر سنووری عەرەبە خاڵند گوندەکە لە گوندی ئەمە نزیکە کابرایەک هەبوو ناوی زەعێور بوو دەیگۆتە بابم دەیگۆ مام جێژنی ئەمن ڕۆژێک دەبی لە کێشکە دەکەی لەسەری تو گیقنە دەیگۆ من ڕۆژێک خوا دەم کاتە چێشکە دەم کاتە تەیرل ئەبابیل جقنە لەسەر سەری تو دەکەم لەبەر تو ئیماندارنی بابم قومی لە جغارەکەی دەدا دەیگۆڵە زەعێور ئەم لە سەخاچی خۆم خوا هیدایەتت نەدا یعنی بە سنگێکی فراوانەوە وەری دەگرت سنگ فراوانەکەی لەوە بوو تێدەگەیشت عەرەبا و قبول ناکە یەک وەکو کورد دووەکو یارسانی ئەوە جگە لەوەی کە بەقاڵێک لە گوندەچکە دەهات لە شار دەهات یان غەریبەت دەهاتە ناو ماڵمان لە ناو ماڵمان خواردنی ئەمەی نەدەخوارد پێی پاک نەبوو ئەمانە هەمومان بینیە ئەوە جگە لەوەشی تر تو پاشانەکە لە قۆناغی پاشتت چوومە بەشی ناوخۆیی و لەگە قوتابی لە ژوورێک بخەوە و یعنی هەستم دەکرد توی پێ پاک نییە توی پێ جیاوازە بابت دەهات سەرتی دەدا 101 پرسیاری دەکرێەوە لۆ سمێلەوەها گەورەیە ئەو حرامە دەکەوتە ناو خواردن یعنی تۆ جیاواز بووی من نوێژم نەدەکرد ئەوە زۆر زەق بوو ینی دیار بوو ئەمن نەدەچوومە مزگەفت لەو هەموو مزگەفتە لە هەولێر نەدەچوم میزیشم لە مزگەفت نەدەکرد لەبەرەوەی هەستم دەکرد هی من نییە بەنسبەت برادەرەکانمەوە بەڕاستی تێنەدەگەیشتن لەوە پێیان سەیر بوو بەرامبەر بەوەش برادەرم هەبوو ئیسلام بوو زۆر نوێشکەر بوو ئەو ڕۆژی لەگەڵ دابی پرسیارێکی ئاینەکەی لێم نەکردیە یعنی خەڵک فەرقا لە باش لە بۆ بەرچاوتن از راستی سیستمی ناز نکم اما جاره یکی است تیدامه بس دبی او حوالی کو پروگرام دست بکر که اوزان جهولیره او کارابایی که براو کارابایی نمایه برادر کی تر بناوی نوروز استا بریوه دبا باور دکم هندک پرسیار هنه او پرسیار انتخابون دشته بکن بس از نظانم ها ابا هات ابا ما برای سرخیل جبار خلق سلیمانی از دانم دبی جرا بیجه چما مزنین و برزنجینه و بیجن ام نبی علی کره طالبن میناک سید نصرالدین پیره وانی نها بله تگیشتی؟ بله ئاین زمانی خۆی هەیە تەفسیری خۆی هەیە تێگەیشتنی خۆی هەیە چەمک و دەستەواژەی خۆی هەیە بەڵام مێژوو توێژینەوەی ئەکادمی مرۆڤناسی و کۆمەڵناسی یعنی کە قوڵ دەبتەوە کار دەکا مانا و بەهای دیکە لە دەستەواژەکان دەدۆستەوە بەرزنجی تیرەیەکی ناسراوی کوردستانە لە سەردەمی سوڵتانەوە تا ئەمڕۆ بەرزنجیەکان بەڵام
بەرزنجەکان یارسانیەکان تا ئەمڕۆ ئارینە، خوێنیان خوێنی مرۆڤەکانی بناری زاگرۆسە، زمانیان لکێکە لە هەند و ئەوروپی. عەلی کوڕی ئەبوو تاڵیب خەلیفەی ئیسلامە، ئامۆزای پێغەمبەرە، سەر بە عایلەی قوڕەیشیە، لە خێلی قوڕەیشیە و بەڕاستی ئیتر مێژوەکەی دیارە، کەواتە هیچ ڕەبتەکی ڕەگەزی خوێنی لە نێوانی یارسان و عەلی کوڕی ئەبی تاڵب نییە، وەکو میتۆلۆژی، وەکو ڕێگەزناسی، وەکو خین. بەڵام لە دیوی ئاینەکەەوە کە ئەمە دێنە ناو دۆنای دۆن، ئاینی یارسان ڕۆحی ئیمامی عەلی و حەسەن و حوسێن و محەممەد و فاتیمە و چەندانی تریشی پیرۆز کردیە، وەکو عیسا و موسا و سوقرات و ئەفلاتۆن. ئەم ڕوحانەشی پیرۆز کردووە. پیرۆزی ئەم ڕوحانە دەبی بێ لە ناو فەلسەفەی یارسان رێنکارناسیۆن وەنیە؟ بەڵێ لاتینیەکەی رێنکارناسیۆنە، بەڵێ دۆنا و دۆن. بەڵێ ڕێنکەناشی بڵێ بەڵێ پێگەیشتم کاک سەرخێر. بەڵێ ئەنجا ئیمامی عەلی ڕۆحێکی پیرۆز و بڵندە لە ناو یارسان، بەڵام ئاری نییە، بەڵام سەر بە زمانی هەند و ئۆروپی نییە. کەلیمەیەک هەورامی نەزانیوە، کەلامێکی نییە لە ناو سەرنجام. ئەمە گرنگە ببینرێ. بەڵام ڕۆحەکەی لە سیستەمی دۆنای دۆن وەکو موسا، وەکو سوقرات ڕۆحێکی بڵندە. بەڵێ پرسیارێدن؟ بەڵێ فەرموو. ئەوە نەویسکار کەمال تۆلان کو ئەس دەزانم مامۆستەیەکی هێژای سەر لێکۆلین و ئێزدیناسیەدایە، دەبێت سلااو و ڕێزکە کۆزان و کەکسریان. ئەس وەکی ئێزدیەکی گەلک پێویست دەبینن ئەم هەموالاتیên کوردستانê ناڤەرۆکا باوەریە هەموو ئۆلên civakên Kurdî bizanibin. Heta we xweşk û we ew bername mijara nasîna ayînê kakeyî pêşkêş zanîna me kir. Hêjayan eger wexta we hebe dixwazim çend pirsan ji rêzdar Ziryan Kakeyî bikim. Gelek spas û bernama we ra serkeftinê dixwazim. Kekê Kemal tin hat karî pirsyarê xwe bikî em ê kêfxweşî bibin. Ez jî pê kêfxweş dibim ku êzdiyek û kakeyiyek bi hevdora bikarin. سەرچاو فەرموو. Nesrîn xwişka min e li Swêdê seroka yekîtiya nûserên Kurdê Swêdê ye, dibe navê malî yanî wek mizgewtê yarsaniyan çi ye? Cemxane. Cemxane. Belê. Wek Elewî xweman dî alin cem ewî. Ew Tirkiye yani mal. Yani xane. Yani cemxane aynen navê wan ew ye. Ew bes kirdiyane be Tirkiye. Belê. Belê. Ewa pirsyarat. Kak Ziryan. Eger ku bikarê bî van pirsê min jî bidî, ez ê gelekî spasdarê we bim. Yek, Kek Ziryan. Hêvî dikim cenabê te cidatiya di navbera ayînê kakayî û ehlê heq de hebe şirobe bikî. Yek. Du, pirtûka ayînê kakeyîyan serencam bi kîzan zimanê hatiye nivîsandin û navekî vê pirtûkê navekî din jî heye, yan serencam tenê ye navê kitêbê. Sê kakeyî cejna Newrozê weke cejneke olî yan wek cejnekî netewî pîroz dikin. Dinivîsîn. Çar, serê sala kakeyîyan kengê dest pê dike. Saliyan kengê ye. Pênc, di nav baweriya kakeyîyan da cidatî di navbera rihê jin û mêrve çi ye? Belê. Belê. Xۆی سەرنجام بەگشتی بە گۆران نووسراوە، بەڵام تێکستی سۆرانیشی تێدایە لە سەردەمی ئابەدینە لە هەندێک سەردەم بە سۆرانی و هەندێک تێکستی یارسان بە تورکمانیش هەیە، بەڵام زۆرینەی سەرنجام بە
هەورامی کۆنا کە دەکا گۆران. ئاینی یارسان جەژنی نەورۆز پیرۆز دەکا وەکو جەژنی ئاینی و تەفسیری خۆی لۆ هەیە، فریشتەکان لە ناو نەورۆز جێیان هەیە، دەوریان هەیە، ڕۆلیان هەیە. نەورۆز زۆر دێرینە لە سەردەمی میتراوە. نەورۆز یعنی وەکو ڕۆژێکی پیرۆز بە ناوی جیا بە شێوازی جیا پیرۆز کراوە. لە ناو یارسانیش یعنی بۆ نمونە لە نەورۆز کە خەڵک خۆی دەگۆڕی لای یارسان شەقلێکی پیرۆزی وەرگرتووە، دەڵێ پیرۆزە ئەو ڕۆدەبی بچینە ناو سەوزایی خۆمان بگۆڕین، ڕەنگی ئالاواڵە پیشان بدەن، شایی بکەن، لە عشقی شاخۆشین، مۆسیقا لێدەن، دهۆڵ و زوڕان لێدەن، کەیفخۆشی بەوەی کە سەری ساڵی تازەیە. سەری ساڵی تازە لە یارسان نەورۆزە، یەکەم ڕۆژی نەورۆز کە ینی نەورۆز دەبتە سەری ساڵی تازەی یارسانەکان. ئەهلی حەق و کاکایی فەرقیان هەیە؟ پێشتری ژوتم ئەهلی حەق کاکەیی یارسان سەرنجامیان لا پیرۆزە، سوڵتان ڕۆحی مەزن و پێشەوای ئاینەکەیانە. لە سنووری خاچی کوردستانی گەورەی دەوڵەتی مات شوێنە پیرۆزەکان و مەزارەکانیان هەیە، چەند مەزارێکیان هەیە لە شام و بەغدا و نازام چێندرە ئەویدی لەسەر سنووری دەوڵەتی مادە. بەغداش کاتی خۆی هەر لە ناو سنووری دەوڵەتی مات بووە، مووسلیش، بەڵام ئەوە ئێستا جیاوازی هەیە. بۆیە یارسان عەلەوی، یارسان کاکەی ئەهلی حەق بە ناوی جایە، بەڵام یەک فەلسەفەیە، یەک ئاینە، یەک تێکستە، یەک پێشەوای ئاینی هەیە، هەمان ڕێوڕەسمیشیان هەیە. د باوەریە کاکەیەیدا جداتیە ناوبەنە ڕۆحی ژن و مێر. لە ڕۆحی ژن و مێر بەڕاستی جیاوازی نییە، یعنی کە ڕۆح وەکو ئۆقیانوسێک دەیبینێ، وەکو ئاوێک لە گلاسێک دەیبینێ کە فۆرمی وەرگرتووە، نێر و مەی بۆ دانەناوە. کردەوەی مرۆڤ جیاوازیەکە دروست دەکا، ژنە کردەوەی باش دەکا، ڕوحەکەی پێگەکی بەرزتر وەردەگری، پیاوە کارێکی خراپ دەکا، پێگەکەی نزمتر دەبێتەوە، بەڵام جیاوازیان نییە، بەڵام ئەرچی جیاوازیان هەیە. بۆ نمونە لە جەمدا ئافرەت کۆمەڵک کار هەیە دەیکا، پیاو بە کۆمەڵک کاری تر کە ناوی دەنێن خزمەت، خزمەتی جیاواز دەکا، خزمەتی جیاواز دەکا، بەڵام خزمەتەکان بەهای یەکسانیان هەیە، پێگەکان پێگەی یەکسانی هەیە. بۆ نمونە پیاوەک ئەگەر ئیماندار بی بە ئاینی یارسان، خۆی بناسی، ئاینەکەی بناسی، یەک دەبێ ژنەکەی لای بەختەوەر بێ، دوو هەرگیز بۆی نییە ژنی دووەم بێنێ، سێ ئەو ژنە دەبێ لە ماڵی باوکی زیاتر بتوانێ گەشە بکە لە لای ئەو پیاوەی، ئازادی هەبێ. لە هەمووی گرنگتر بەهای ڕۆح لە ناو خێزانەکە هەتا لە وەڕەسا لە میرات یەکسانە لە ناو ژیانی خێزانداری. زۆر سپاس کاک زریان، من پرسیارێکی بچووکم هەیە، ئاسە چاو وردە وردە بەرنامەکەش خلاص بکەین. لە ناو ئێزدیاندا ئەم دەزانن و زەواجا دەربێ دیندارên ئێزدیاندا نابێ، یعنی قەتەغەیە مەمنوع یاساخ. د ناو ئەهلی حەق و کاکەیی و یارسانیاندا ژێ ئەوە وسانە؟ مامۆستا مەسەلەکە ئەوەیە لە ناو هەناوی ئاینەکە کۆمەڵک مێژوو کارەسات و ڕووداو هەیە کە زۆر گەورە بوو ئاینەکە وردە وردە احتوا کرایە، گچکە کرایەوە، کۆمەڵ کش کرایە، ئەنفال کرایە، جینۆساید کرایە، خاچی لێداگیر کرایە، گوندی لێداگیر کرایە، ژنی لێ بردرایە، کچی لێداگیر کرایە، کەنیزە کرایە. ئەوانە وای کردیە زانایانی ئاینی فتوا بدەن ژن بە ئیسلام نەدەن. یعنی بۆ نمونە ئێستا لە هیچ شوێنێک نەنووسراوە ژن بە ئیسلام نەدەن،
بەڵام لە بەرژەوی یارسان نییە ژن بە ئیسلام بدەیت چکو بە چەند ساڵەکە تو تەواو دەبی لە ناو ئیسلام دەتوێەوە. ئەوە خاڵی دووەم یعنی یارسانی وەکو ئێزیدی وەکو عەلەوی پێیان خۆشە لە ئیسلام بخوازن نەک کچیان پێ بدەن. ئەوە هەتا لە ناو زۆر خێلی کوردستانیش هەیە. بۆ نمونە ئێستا بادینیەکان دۆڵەمەریەکان مێرگە سۆریەکان ئەمانە یعنی بە سۆرانی نادەن حەز دەکەن بە خۆیان بدەن دەیانەوێت پارێزگاری یعنیەوە نەبی بەهای سۆرانیان لاکەم بی بەڕێزەوە زۆر لەمە بەڕێزترن لە مەسەلەی ڕێزگرتن بەڵام حەز دەکەن کچیان بە بادینی شوکە حەز ناکەن بدەنە سۆرانی لەبەرەوەی دەیانەوێت احتفاظ بە خۆیان بکەن بەو تەقالیدەی خۆیان بکەن. یارسانی شتێکی لەو بابەتەیە بەڵام وەکو ئاینەکە هەموو مرۆڤێکی باش لە دنیا بە یارسانی پێناسەی دەکا بەمەرجەکردەوەی باش بی نەک بەس قسەی. باشە جان gelek spas سەرسەری خۆش ez hêvîdarim ku guhdar û temaşevanên me sûd çê wergirtibin عزیزی û gelek ciwan bû te her aliyê wa rong kir ji bo me ji bo min ha dînê parçeyekî girîngê milletê min ji me re nastir bû ji me re ronayîtir bû. Eger pirsyarê din tiştekî din tune be em dixwazin programa xwe li vê derê temam bikin. زۆر سپاس زۆر سپاس بۆ دەرفەتا سپاس بۆ ماندووبوونتان کاتێکی شاد زۆر سپاس. Serserê